وەکو بەشداربوویەک لە خولی تاقیگەی نەخۆشخانەی میهرەبانی بۆ ساڵی 2022 ڕاهێنانمان پێکرا لەسەر سیستەمی بارکۆد کە هەر نەخۆشە و ئایدی نەمبەرێکی تایبەت بەخۆی دەبێتن کە ئەو هەڵە بەرچاوانەی لە کاتی وەرگرتنی داتا و زانیاری و سامپڵ وەرگرتن لە نەخۆش ڕوودەدات کەم دەکاتەوە. ئەم سیستەمە وای کردیە پرۆسەکە خێراتر بێت کە کات بۆ نەخۆش و کارمەندان بگەڕێنێتەوە. وەکو لاب تێکنیشیان یاخود تاقیکاری پزیشکی لە بەشی بایۆکیمیستری جگە لەلایەنی پراکتیکی و چۆنەتی کارپێکردنی ئامێرەکان پێویستە بزانینکەوە ئەم ئامێرە لە چی پێکاتەوە و لەسەر چ بنەمایە کار دەکات. ئێمە لەلایەن کۆمپانیا و ئەندازیارانی بەرپرس لە ئامێرەکانی تاقیگەی نەخۆشخانەی میهرەبانی بەرچاوڕوونیمان پێدرا لەسەر پرینسپڵی کارکردنی ئەم ئامێرانە. بۆ نمونە ئامێری کۆباس لەسەر بنەمای ئێلکترۆکیمیلۆمێنسیس کار دەکات و لایەنە ئەرێنەکانی بەکارهێنانی ئەم ئامێرەش بریتە لە بۆڕێکردنی زۆرترین سامپڵ لە کەمترین کاتدا. وەلایەنێکی تریش بریتە لە بەکارهێنانی سیستەمی LIMS Laboratory Information Management System. ئەم سیستەمە ماڵتی فانکشنەواتە فرەفرمانەوەی سیستەمێکی ئۆتۆماتیکیە کە بە تەواوەتی دوورمان دەخاتەوە لە بەکارهێنانی مانوەڵ تەکنیک. وەلایەنە ئەرێنەکانی بەکارهێنانی ئەم سیستەمەش بریتە لە کەمکردنەوەی هەڵەکان لە کاتی پرۆسسکردنی سامپڵدا و گەیاندن و شێرکردنی ورترین ئەنجامەکان بە خێرایەترین کات بۆ سەر کۆمپیوتەرەکەت و ژێردەستی پزیشک. ئێمە لە تاقیگەی نەخۆشخانەی میهرەبانی لە بەشی بەکتریازانی بە دوو شێواز ڕاهێنانمان کرد. شێوازی یەکەم بریتیا لە مانوەڵ واتە ئیشی دەستکرد. شێوازی دووەم بریتیا لە ئۆتۆمێتد واتە لە ڕێگای ئامێر. ئێمە لە تاقیگەی نەخۆشخانەی میهرەبانی ئامێری ڤایتیکمان بەکارهێنا کە یەکێکە لە ئامێرە پێشکەوتووەکان کە سوودێکی زۆری هەیە. یەکێک لەوانە کە کاتێکی زۆرمان لە بۆ دەگەڕێنێتەوە و خاڵێکی تر ئەوەیە بە کەمترین کات ئەنجامی پشکنینەکە دەداتە دەستمان و بە شێوازێکی وردوین ئەنجامەکان دەداتە دەستمان و یەکێک لە خاڵە گرنگەکانیش ئەوەیە بە کەمترین کۆنتامینیشن واتە پیسبوون ئەنجامی پشکنینەکان دەداتە دەستمان. ئێمە لە کۆتادا بە هەردوو شێواز ڕاهێنانمان کرد بۆ ئەوەی دروستترین ئەنجام بدەینە دەست نەخۆش و پزیشکەکان.